خەوتووی بە تەنها ماینەوە ئازیزەکەم وا هەست دەکەم تۆزێ شڵەژاوم بەڵام هەوڵ دەدەم باش بم سیرکە سەیری ئێوە بکە دیمەنی بەفرەکە چەند جوانە دەی خانمە بچووکەکان ئێستا کاتی لە خەوەستانە چەندم خەو دێ لام سیر نییە کە خەوتان دێ چونکە بە درێژایی شەو باستان لە قوتابیە نوێیە دەکرد سالی باشە باسمان کرد چییە لەبەرچی چونکە کچێکی جوانە باوکی دەوڵەمەندە ئەمە بۆ چونێکی زۆر نابەجێیە ئەرنیگارد پێ دەڵم هەڵسا ئەگە لە ناخواردن دوابکەیت خاتومێشن سەرزەنشتی من دەکات هەڵسە دەی هەڵسا دەمەوێ بخەوم خاتومێرشن چێە فەرموەرە ژوورێ ببوورە خانمەکەم بەیانیت باش بانی باش ماریێت باش خەوتی ئەم شەو بەڵێ کەمێک ئاوی گەرمم بۆ هێناوی تا دەم و چاوت بشۆی با یارمەتی دەم دەی خانمەکەم فەرموو زۆر سپاس ماریێت چەند جوانە ئێستا جوانتر بووی خانمەکەم سپاس ماریێت لا 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 بانی باش توتی ئیمیلی پێ دەڵێ بانی باش خانمەکەم وە بزانم پرتت ڕێک نییە با بۆ تێرەک بخەم لەبەر ئەوەی زۆر خۆم هەڵداوە ئەمڕۆ پێویستە پارێزگاری لە پاپخانی خۆمان بکەین ئیمیلی داوای لێبوردن دەکەم خانمەکەم چونکە دواکەوتم داهێنانی زۆر سەختە چونکە تێک ئاڵاوە نابە پێچوانەوە خانمەکەم پرتت زۆر نەرم و جوانە بینی جلەکانی چەندە جوانە بۆنی خزمەتکارێکی تایبەتی نایکسانی ناگەێنێ لە نێوان قوتابیاندا هالاڤینیا بەسە نامەوێ زیاتر ببیستم بەسە ئارنیگار دیسان خۆتی ماری دواکەوتێ تۆ بەردەوام خۆت لە ئارنیگار تووڕە دەکەی ئەگەر ئێوە دواکەون نابینێ سەرزەنش دەکرێ ئێوە هەمیشە گرفت بۆ دروست دەکەن مای خەفەتە هەمووتان لێرەن؟ بەڵێ خاتومێشە باشە لاڤینیا نزاکە بخوێنە بەسەر چاو زۆر سپاس خودایە گیان لەسەر ئەو هەموو نیعمەتەی بە ئێمەت بەخشیوە دەپاڕینەوە بەرەکەت بخەیتە خواردن و خواردەوەمان ومێدەوارین بەخشش و نیعمەتەکانت بەردەوام بێ خودایە مان پارێزی و دوورمان خەیەوە لە دەرد و بەڵاو ناخۆشی ئامین 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 فەرموو سپاس ماریێت ئارمینگار ئاگادار بە نابێ کەوچکەکە دەنجی لێوە بێ بەسەر چاو خاتومێشن سالی خاتومێشن سەرزەنیشتی کردم کاتێک کە پێم گوتی دەبێت لەگەڵ قوتابیەکان پێکەوە نان بخۆی ببوورە
خۆم زانی ئەوانیش لە ژوورەکانی خۆیان نان دەخۆن. لەبەر ئەوە داوام لە خاتومێشن کرد ڕێگام پێ بدات کە خواردنەکەت بۆ بین مەژووری خۆت. لەبەر ئەوەی ناخۆشە نان لەگەڵ کەسانێک بخۆی کە پێشتر نەتبینیون و نەتناسیون. داوای لێبوردن لێ دەکەم ماریەت، بەڵام لەم ئاساییەوە دڵنیاش بە کە زۆر زوو لەسەر ئەم شتانە و یاساکانی تریش ڕادێم. زۆر دڵخۆش بووم بە بیستنی ئەم قسانە. ئێستاش دەبێ بچینە ژووری خاتومێشن. سپاس بۆ تۆ ماریەت. بەیانی باش ڕۆکی. زۆر باشە، ئەم شەو زۆر سارد بوو. ها ڕۆکی ئەمە بخۆ. من زۆر دڵخۆشم لەبەرەوەی ئێستا لای خاتوو بچکۆلانە کار دەکەین و بۆیان دەسەلمێنین کە توانای کارکردنمان هەیە. من پیتەر توانای کارکردنم هەیە. ئیمیلی، ئێستا من دەچم دەخوێنم، تۆش بەگوێ من بکە و ئەم کتێبە بخێنەوە. ئایا بەگوێم دەکەی وانە؟ خان مەکەم ئەوە قسە لەگەڵ ئەم بوو کە دەکرد. ڕاستێکیت پێ بڵێم؟ ئیمیلی تێدەگات ئێمە چی دەڵێن، بەڵام حەز ناکات خەڵکی ئەمە بزانن. سالی تەمەشاکات تووتێکەش قسە دەکات. زۆر ڕاستە، ئەم تووتیەش قسە دەکات. بۆ نەبارد بێدەنگ بە، باش کەمێکی تر دەگەڕێمەوە. باشە سالی. زۆر باشە ماریەت، ئێستا من دەچم دەخوێنم. باشە خان مەکەم، هیوادارم باش بخوێنیت. خانمی بچکۆڵە زۆر قسە خۆشە، زۆر جوان و نەرمونیانیشە. زۆر باشە، ئێستا دەبێ بچم بۆ لای خاتومێشن. زۆر پێم خۆشە چاکەیەکم لەگەڵ بکەی ببی بە هاوڕێم. فەرموو ئەوە چی دەکەی لێرە؟ فەرموو وەرە ژوورێ. بەسەر چاو. بەیانی باش خاتومێشن. بەیانی باش خات و کڕۆی. فەرموو دانیشە، تۆزێ چاوەڕێکە. بەسەر چاو. پیرۆزبایت لێ دەکەم بە بۆنێ وەرگیرانە لە قوتابخانەکەم. لە ئێستاوە تۆ قوتابی لەم قوتابخانەیە، بۆیە پێویستە باش بخوێنیت و دەمەوێت گرنگی بە جلوبەرگ بدەی و خانمەچی نەرمونیان بیت لەگەڵ قوتابیەکانی تر. بەسەر چاو هەڵ دەدەم. زۆر باشە، و هەروها پێویستە زۆر بەڕوونی وەڵام بدەیتەوە. بەڵێ خاتومێشن. ڕامۆستا، فەرموو دانیشە. بەسەر چاو. خات و کڕۆی. باوکت زۆر حەزی دەکرد خانمەچی زیرەک بی پێشەوەی بگەڕێیتەوە کشمیر. لەبەر ئەوە پێویستە هەموو یاساکانی ئەم قوتابخانەیە جێبەجێ بکەیت، هەروەک من پێت دەڵێم. تێگەیشتی؟ بەڵێ خاتوونەکەم. گوێم لێ بگرە. بەسەر چاو خاتوونەکەم. پێویستە پێش دەرچوونت لە قوتابخانە پرس بە من بکەیت. بەسەر چاو خاتومێشن. قەدەغەیە غارغارانێ بکەیت لە هۆڵەکان. بەڵێ خاتومێشن. نابێت زۆر بێزاری دەرببڕی لە زۆری نان خواردن. بەڵێ خاتوونەکەم. ئەمە پەرتووشی زمانی فەڕەنسیە کە دەیخوێنی. بڕۆ بۆ پۆلەکەت و لە شوێنێک دانیشە و بیخوێنەوە. تێگەیشتی؟ بەسەر چاو خاتوونەکەم. ئێستا مامۆستا دێ دەستەکەمان دەخینی. بەبیرت دێ؟ ئەدوێنیا؟
تەماشاکە چەند جوانە. کچینە تەماشای پێیەکانی کەن چەند بچووکە قاچەکانیشی چەند لاوازن دەڵێ قاچی بوو کەش و شەیە. بەڵێ ڕاست دەکەی پێیەکانی من زۆر گەورە و ناڕێکن. ئەمەش بەهۆی پێڵاوە دایکم دەڵێت پێ گەورەش بچووک دەبێت ئەگەر وەستای کارامە دروستی بکات. تەماشای پرچی کەن چەند خاڵ جوانە. ئەمە ڕاستە پرچی من ناڕێکە هەم بەیانێک ئەسیەتم دەدا. خزمەتکارەکەی بێرەک دەخات باوەڕ ناکەم بەم جۆرە بێکێ و باسی دەکەن کوا تەماشایکە لە نزیکەوە هەمووتان تەماشایکەن. خات و کڕۆی وەرە بەسەرچاو ئاگادار بن هاوڕێیەکی نوێتان پێدەناسێنم. سالی کڕۆی. خۆشحاڵم بەناسیتان. لاڤینیا بەڵێ شوێنی بۆمبایان بۆ دیاری بکە. لێرەوە. سپاس. بۆ ئەوەی زانستی باشت دەستکەوێت خات و کڕۆی لە کشمیرەوە هاتووە بۆ لەندەن بە کەشتی بەم ڕێگایە. وانیە سالی؟ بەڵێ بەڵام چیتە خات و سالی بەڕوونی قسە بکە. من هاتوومە لە دەریای ناوەڕاست بەڕیمەتەوە بۆ هۆی نۆکەندی سوێز. ها ئەمە زۆر گرنگ نییە. باشە ئێستا دەمەوێت هاوڕێ بن لەگەڵ خات و سالی. باڵێ خات و کڕۆی بگەڕێەوە شوێنی خۆت. بەسەرچاو خات و کڕۆی پەرتووکی زمانی فەڕەنسیت کردوتەوە؟ بەڵێ زۆر باشە. ئەم قوتابخانەیە زۆر گرنگی دەدات بە فێربوونی زمانی فەڕەنسی. باوکیشت لە سەرەتاوە زۆر بەدڵی بووە. ئێمەش کار دەکەین بۆ ڕەزامەندی ئەو. تکا دەکەم. چییە خات و سالی قسەیەکی ترت هەبوو؟ ببوورە بەڵام من پێشتر لە قوتابخانەی خۆم باڕێکی زمانی فەڕەنسیم نەدەخوێند. ئۆ پرسییم چییە؟ وا دەبینم زۆر دڵتەنجی. خۆت دڵتەنگ مەکە چونکە ئەمە شتێکی ئاساییە بۆ ئەو منداڵانە لە تەمەنی تۆدان لە هەموو دنیا و ئەمە ناخۆشرە وەکو ئەو منداڵانە نییە کە لە دەوڵەتە بیانیەکان گەورە دەبن. بەڵام من زۆر باشە خات و سالی بە هیچ شێوەیەک نەترسی جوان بخوێنەوە لەگەڵ بەڕێز دۆڤار ئەو کاتە دەتوانی سڵاو پێشکەش بکەی بە زمانی فەڕەنسی. گرنگ ئەوەیە چۆن فێری زمانی فەڕەنسی دەبی دەبێت زۆر خۆت ماندوو بکەیت هەموو ڕۆژ بە بەردەوامی. ئەمە ڕوونە خات و کڕۆی؟ ئێستا دەڕۆم بزانم بەڕێز دۆڤارش لەکوێیە بەبێ دەنجی بخوێنن. گوێم لە هیچ دەنجێک نەبێ تێگەیشتن؟ بەڵام کەسێک هەیە ناتوانێت هیچ کارێکی وا بکات هەر چەندە خۆشی ماندوو دەکات. سالی کەسێکت پێدەناسێنم ناسراوە بە کچە خوێنسار دەکات بۆ خاتومێشنیش بەردەوام پارێزگاری لێ دەکات. ئارمینگار ئارمینگار خۆشحاڵم بەناسینت. هەروەها منیش. و ئێستا هاوڕەکان پێدەناسێنم دەی وەرە لەگەڵم وەرە وەرە. من جێسی وا دەزانم من لە تۆ گەورەترم بە 3 ساڵ. وە منیش جێرتۆ بە 3 ساڵ لە تۆ گەورەترم. بڵێ خۆشحاڵم. لاڤینیا قوتابیەکی نمونەیە لە قوتابخانەکەمان باوکی کانی نەوتی هەیە لە وڵات یەکگرتووەکان. خۆشحاڵم لاڤینیا. ئەوانی ترت پێدەناسێنم خاتون. دۆلی فێلە باوکی بەڕێبەری گشتیە. چۆنی؟ لیندا باوکی سەرۆکی ئەندازیارانە. کریستینە ئەو لە مانچستەرە. دایانە کچێکی زۆر لە سەرخۆیە. جێنیفەر کچێکی ئازاردەرە.
و ئەو منداڵە بچووکە پێنەلافی باوکی دکتۆرە جێن باوکی موسی قاژەنە سوزان باوکی سەربازە و ئەو کچە گرینۆگە ژماریە ماری تەمەنت چەندە؟ سالی کاتێ لەگەڵ باوکە ساتی بۆ قوتابخانە خاتومێشن چی پێوتی؟ چی؟ ئازیزەکەم ئایکە خانمێکی سەرنج ڕاکێشە لەگەڵ ئەوەش چەند زیرەکە هەروەها ئەوەشی بە من وێت بەردەوام شتی جا بە باوکەکان دەڵێ یەکەم جار بۆ ئەوەی بڵێن لەگەڵی تاکە وانە؟ جان لەبەرەوە ئەگەر دەتەوێت جوان و زیرەکبی پێویستە هەڵان نەکەیت ئەمە بەستە کچی جوان هەمووتان بۆ شوێنی خۆتان دێخێرە Bonjour, mademoiselle. Bonjour, monsieur. ئەمە قوتابیە نوێیەکەیەوە نییە خاتومێنشن؟ بەڵێ بەڕێز زۆڤارش ئەمە منداڵەکەیە بەڵام لەبەر ئەوەی لە وڵاتی هین دانیشتووە وابزانم ڕقی لە زمانی فەڕەنسی دەبێتەوە. خانمەکەم داوای لێبوردن دەکەم کە گوێم لەم قسانە دەبێت. نا من بە هیچ شێوەیەک ڕقم لە زمانی فەڕەنسی نییە. ئەمە مانای چییە؟ یەکەم کاتی قسە لەگەڵ مامۆستا دەکەی دەبێ هەستیەوە ئەنجا قسە بکەی. مەغدۆ مزیۆدۆ بابۆش مانمێر ئێدغەم زەیف لا نەتار ئیلۆ بغەم زەیف جیفۆنە دیغ سیولیۆ ئید ئەسەیس مێ جنولو پاپوو وی مۆدمۆزل خاتومێنشن گوێت لێبوو ئەو کچە دەڵێ دایکم فەڕەنسیە واتە زمانی لە دایکبوونم فەڕەنسیە هەروەها دەڵێ ئەم کتێبە بۆ من زۆر ئاسانە بەڵام نەمدەتوانی ڕاوەی بکەم زۆر باشە وابزانم پێویست ناکە من هیچ جوانێک پێ بڵێم لەبەرچی ئەمەت بە من نەگوت ئای چەند بەدبەختم زمان و شێوازی قسەکردنی زۆر باشە سالی هەرێستا وەڵام بدەوە زۆر هەڵم دا خاتومێشن بەڵام نەمزانی چۆن بۆتی ڕوونکەمەوە تەماشای دەموچای خاتومێشن بکە بێدەنگ بن نامەوێت جێم لە هیچ قسەیەک بێت باوەڕ کە سالی هەرگیز نابێت لێت ببورم وا دیارە گاڵتەم پێ دەکەی ئەمە سوکایەتێکی گەورەیە و قەت لێت نابورم سالی بەڕاستی ئەنجامتدا چی؟ بەڕاستی خاتومێشن زۆر بەباشی فەڕەنسی نازانێت وا هەستم کرد تێنەگەیشت لەوەی وتت بەڵام من بەبەستم ئەوە نەبوو کە خاتومێشن تووڕە بکەم بە هیچ جۆرێک ئەوە ڕووی داوتەوە بەڵام دڵنیام کە خاتومێژن هەتا هەتارەقی لێت دەبێتەوە ئەو زۆر ڕق لە دڵە سالی دەی بابەجیان بڕۆ جێگەی خۆت دابنیشە دەی بەسەر چا مامۆستا ئێستاش دەست دەکەین بە خوێندنی زمانی فەڕەنسی خوشکەکەم چی بووە؟ هیچ نەبووە بەڵام ڕوخسار توە ناڵێ با بچم دەرمانت بۆ بێنم وابزانم تۆزە سەریێشەت هەیە نامەوێ پێویستە زۆر ئاگداریە قوتابیە نوێیە بین چێ؟ سالی کڕۆی لەبەر ئەوەی لەلایەن باوکی و کارمەندەکانی باوکی پەروەردە بووە ئەوە پێی ئاسایی ئازاری هەموو کەسێک بدات بەڵام وا دەبینم کە خاتو کوڕۆی کچێکی زۆر باشە وە تۆژوتت کە ئەو قوتابێکی گرینگە بۆ ئەم قوتابخانەیە ئازیزەکەم ئەمە دەزانم
بەڵام پێویستە سەر لە نوێ لەسەر دەستی خۆم پەروەردەی بکەم بەڵێ لەسەر دەستی خۆم باوکە دەبێ خاتومیشنم ئازاردابێ بە قسەکانم نازانم ویستم تێم بگەن بەڵام نەمتوانی ئەوەی لە دڵما بوو بۆیان دەرببڕم